باز لە گەورەترین دەستپێشخەری پڕۆژەی بچووک دەکەین لەلایەن دامەزراوەی ویم. بزانین ئەم پڕۆژەیە چۆن دەبێ، وردەکارەکەی چییە، کێ دەتوانێت سوودمەند بێلێ و ئامانج لەم پڕۆژەیە چییە؟ لەگەڵ بەڕێز شنیارفایق بەڕێبەری پڕۆژەکانی دامەزراوەی ویم گفتوگۆ دەکەم. بەڕێزیان لە ستودیۆشتن بەخێراتی خات و شنیار. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەی کە ئێستا ڕاتانگەیاندووە لە دامەزراوەی ویم کە پڕۆژەیەکە بۆ گەنجانە و بۆ دەستپێشخەری کاریانە و لەگەڵەوەدا لە ماوەی ڕابردوودا دەزانین قۆناغی یەکەمتان هەبوو کە کۆمەڵێک گەنج تایدا سوودمەند بوون بە خاوەنکاری خۆیان، بیرۆکەیان هەبووە، بەڵام لەلایەن ئێوە لایەن دامەزراوەی ویمەوە پاڵپشتی دارایی و کارگێڕی کراون. لە ئێستادا قۆناغی دووەمتان دەست پێ کردووە، وردەکاریەکەی چۆنە؟ ئەم پرۆگرامی دەستپێشخەری پڕۆژەی بچووک یەکێکە لە پرۆژەکانی دامەزراوەی ویم کە تایە پاڵپشتی و کەسانە ئاکەینەوە کارسازانە کە خاوەنی بیرۆکەیەکن یاخۆت خاوەنی کارێکن، بەڵام بربەستێکیانەیە چجا ئەو بربەستە دارایی بێت، یاسایی بێت یاخۆت کارگێڕی بێت. ئێمە دامەزراوەکەمانەوە بە پرۆگرامێکی تۆکمە یارمەتیانین و پاڵپشتیانەکەین بۆی بتوانن ئەم کاریان بگەێنە قۆناغەکە بە کارێکی خۆشن. قۆناغی یەکم لە مانگی 11 ساڵی 2020 ڕامانگەیان نزیکەی 10 کەس سوودمەند بوو لێی تاوەکو مانگی 4 2021 بەردەوام بووین لەگەڵیانە. لەو کاتەوە ئێمە لە ئامادە باشیین بۆ قۆناغی دووەم کە ئێستا بە شەبێکی زۆر بەرفراوانتر لە هەر لە پارێزگاکانی سلێمانی، هەولێر، دهۆک، کەرکووک و هەڵەبجا ئێمە ئەم پرۆگراممان ڕاگەیاندووە لە ماوەی 16 مانگە کە بەردەوامە بێت ئەم پرۆگرامە بڵێ ئامانجمانە 1100 کەس لێی سوودمەند بێت. باشە، لە قۆناغی یەکەم بە دیاریکراوی چەند کەس سوودمەند بۆ لە کام لە شارەکانی هەرێمی کوردستانیش بوون کە سوودمەند بوون لە قۆناغی یەکەمی پرۆژەکەدا؟ قۆناغی یەکەمی پرۆژەکە یەکەم جار بۆ کە ڕامانگەیان لەگەڵ ئەوە شار ژمارەیەکی زۆر کەس فۆرمیان پڕ کردبەوە. ئێمە توانیمان هاوکاری بەشدار بوو بکەین لەو کەسانی کە بەشداریان کردبوو و هەرێکیان لە سێکتەرێکی جیاوازە بوو کارەکەیان و لە شاری جیاوازە و لە دهۆک، لە هەولێر، لە سلێمانی، لە ڕانیە و لە بڵێ دەوروبەری شارەکانیش ئێمە بەشداربوومان هەبوو توانیان سوود لە پرۆگرامەکە وەربگرن. باشە، خات و شنیار، ئێوە کە ئەمەتان ڕاگەیاندووە ڕەنگە ژمارەیەکی زۆر لە گەنجان لە هاوڵاتیان بێگومان بەشدار جەبن فۆرمەکە پڕ دەکەنەوە. چۆن دواتر هەڵبژاردن دەکرێت بۆ ئەوەی کە کێ دەتوانێت بەشدار بێ و چۆن جیاکاری دەکرێت بۆ ئەوان؟ بەڵێ، ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە بەم پرۆگرامە کە ئەو فۆرمانی پڕ ئەکرێتەوە لێت تەلای ئێمە وەریەگرین فۆرم بە فۆرم هەمووی سیر ئەکرێت، پێداچوونەوەیان پێ ئەکرێت و پەیوەندی بۆ کەسانە وەکرێت کە وەرئەگیرن. هەموو کەسانێک کە فۆرمەکە پڕەکەنەوە مەرجنی وەربگیرن، لیان هەڵبژێردرێت. ئەم کەسانە پەیوەندیان پێوەکرێت چاوپێکەوتنیان لەگەڵاکە لە نزیکەوە کۆمەڵێک پرسیار کە گرنگە سەبار بە بزنسەکانیان لیانەکەین لەسەر پرسیارەکە وڵامی پرسیارەکانیوانە مەتوانی ژمارەیەک لەو گەنجانە وەربگرین پرۆژەکانیان پاڵپشتیان بکەین. باشە، بە دیاریکراوی گرنگی بەچی دەدەن؟ دەبێ و کەسا کارەکەی و خۆی چ مەرجێکی تیابێ؟ بنەما و مەرجەکانی ئێوە چییە بۆیان؟ مەرجی وەرگرتن ئێمە پرۆگرامەکەمان بە شێوەیەک ئامادە کردووە کە زۆر ئاسان بێت بۆی کە بتوانین زۆرترین کەس سوودی لێ ببینێ. بۆیە مەرجەکان تەنها ئەوەیە ژمارەی تەمەنیان لە 7 بۆ 35 ساڵ بێت. ئەگینا بێگوێدان ئەوەی کە کەسەکە دەرچووی زانکۆیە پەیمانگایە شەهادەیەکی هەیە یاخودنیەتی کارێکی هەیە یاخودنیەتی لە چه شارێکە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە بێگوێدانە هیچ لەو باگراوندانە ئێمە ئەو کەسانە هەڵەبژێرین. تەنها ئەوەیە کە ئەو پرۆژەی کە هەیەە پرۆژەیەکی بەسوود بێت بتوان لە بازارەکانی کوردستانە ساغی بکەنەوە و شتومەک بڵێ جوڵێ بکەنە بازاری کوردستانەوە بێکە لە بەرامبەرە ژێرخانی ئابووری ناوچەکەش بوونێک بخۆی ببینێ. زۆر باشە. ئێستا کا قۆناغی دووەمتان ڕاگەیاندوە تا ئێستا چەند کەس فۆرمی پڕ کردوتەوە و تاکەی کاتی پڕکردنەوەی فۆرمیان دەبێت کەی دەوەستن ئێوە لە وەرگرتنی ئەو کەسانە؟ ئێمە ئەم قۆناغی دووەم بۆ 3 ڕۆژە بێ ڕامانگەیاندووە. خۆشبەختانە ژمارەیەکی زۆر تا ئێستا فۆرم پڕ کراوەتەوە. هەتا ئەم دوای نیۆڕۆیش 700 کەس فۆرمی پڕ کردوتەوە پێشکەشی کردووە. لەگەڵەوەی ئێمە 45 ڕۆژمانیاوە بە ئەو کەسانێک ئەیانوێت فۆرم تەقدیم بکەن. ئێمە تاوەکو 29/9/2021
ئەم فۆرمە کراوە بێت بێت کە خەڵک بتوانێت بەشداری بیلا بەرامگە لەم قۆناغەدا چەند کەس سوودمەند دەبێت؟ گوتم هەدەفمان زۆر زۆرە 1100 کەسە لە هەموو کوردستانە بۆیە دیاریمان نەکردووە بڵێ 10 کەس یا خۆت 20 کەس بەبێی پرۆژەکان ئەتوانین داری بکەین لە چەند شار چەند کەس وەرەگیرە پرۆژەکان چنە گرنگن چنێک پێویستیان پێێتی. باشە لە قۆناغی یەکەمدا و کامەژەت پێدا کە چەند گەنجێک وەرگیراوە سوودمەند بوون لە پاڵپشتی دارایی و کارگێڕی لە دامەزراوەی وم ئەوان دوجار کە ئێوە هەڵیشیان دەبژێرن دەبنە خاوەنکاری خۆیان و بیرۆکەی کە هەیەە پاڵپشتیان دەکەن بەردەوام دەبن لە پاڵپشتیکردنی ئەوان یەخود چاودێریان دەکەن کە کارەکەیان بەکوێ گەیشتووە چۆن بەردەوامن لەسەر کاری خۆیان. بەڵێ ئێمە و کەسانێک کە وەریان نەگرین ڕاهێنانیان بۆ ئۆکەینەوە خۆلیان بۆ کوینە لەو بوارەی کە پێویستیان پێێتی لە بواری کارگێڕی کارە لە بواری ژمێریاریە لە بواری ئەوەی کە چۆن کارێکی خۆیان بەڕێوە برن کە گەیشتە لەسەر ئەوەی کە لە ڕاستیە کارە ئەو شتانێکە وەریان گرتووە لە کۆرسەکانە جێبەجێ بکەن ئێمە لەگەڵیان نابین ڕاوێژ وەرەگرن لاو کەسانی شارەزاکە لە دامەزراوەکەمان ئامادەن بۆی کە بەردەوامی لەگەڵیان نابوون لە کارەکەیانە یارمەتیان بنێکە پێویستیان بە شتێک بوو و بدڵناییەوە دو ئەوەی کە لە پرۆگرامەکەش کۆتایی پێ بەژاربوونەکەیان ئێمە لەگەڵیان نابین ئاگامان لە کارەکانیان نەبێت هەر پاڵپشتێکی معنەوی پێویستیان پێ هەر هاوکارێکیان پێویست متوانین لەگەڵیان نابین یارمەتیان بین. باشە ئەوەندەی کە ئێوە ئاگادارم بەتایبەت لە پرۆژانێک کە ئەنجام درراوە کە کاتێک کارێکیان هەبووە دەتوانن تا چەند کەسی دیکە هەلی کار بڕەخسێنن یاخود ئەمەیان تا چەند گرنگی و تا چەند گرنگی بۆ دەدەن کاتێک پشتگیری گەنجێک کەسێک دەکەن بیرۆکەیەکی هەبێ بێتە خاوەنکاری خۆی دوجارەویش هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێت. بۆ دڵنیاوێک کە لە ئامانجە گەورەکانمان لە دروستکردنی ئەم پرۆگرامە ئەوەیە کە ئێمە هەلی کار بۆ گەنجێک بڕەخسێن ئەویش لە بەرامبەر هەلی کار بۆ چەند گەنجێکی دووربوون خۆی بڕەخسێنێت و تا ئێستا لەو قۆناغی یەکەم کە هەمان بوو بەژاربوانە خۆشبەختانە ئەوە ڕوویاوە لەگەڵیانە ئەوانیش کە هاتوونتە لە ئێمە لەوانەیە تەنها بیرۆکەیەک ببێت بەڵام ئێستا بزنجێکی تەواوەتی خۆی هەیە کە ئەویش کارمەندی لای خۆی دامەزراندووە بۆیە بڵێ بازنێکی گەورە دروست دەکەین لە کۆتاییەکە ئەمەش هەدەفەکەمانە بتوانین ئەو گەنجە زۆرەی کە هەمانە دانەمەزراون کە دەرچووی زانکۆ مانگەکانن بتوان چانسێکیان بین ئەوانش بنە خاوەنی کاری خۆیان. باشە دامەزراوەی وم زیاتر گرنگی بە کام لە پرۆژە دەدا کام بیرۆکانی کە گەنجان هەیەە و دوجار پشتگیریان دەکات. ئێمە لەم پرۆگرامەیە نۆ سێکتەرمان هەڵبژاردووە کە ئەتوانن گەنجەکانمان پرۆژە لە نۆ سێکتەرەیە دروست بکەن نمونەیەک لەوانە پەروەردە گەشتیاری تەکنۆلۆژیا ئەمانە چەند نمونێکی بەسیتن ئێمە گرنگی بە بڵێ ئەولویاتمان نییە بە پرۆژە تا پرۆژێکی تر بۆ چونکە ئەمانە زۆرترین کەس سوودی لێ ببینێ وەکوتم تەنها ئەوەی کە پرۆژەیەکی جوان بێت و ئومێدی ئەوەی هەبێت کە بێ پرۆژەیەکی ڕاستی و لە بازارە بتوانێت جمۆنجۆڵی پێوە بکات ئێمە توانین پاڵپشتی بکەین. باشە خاتوشنیار جگە لە ئەم پرۆژەی ئێستا جگە لە ئەم پرۆگرامەی کە هەیەی دامەزراوەی وم لە چ بوارێکی دیکەدا دەیەوێت کار بکات یاخود بەرنامە و پلانی داهاتووتان چی دەبێت؟ دامەزراوەی وم خۆی کار لەسەر 4 سێکتەرە کات لە کۆمەلگایە کە هەوڵ ئەو بۆشایانی هەیە پڕی بکەینەوە پاڵپشتی توانە و کارسازانی ناوخۆیەکێکە لەو بابەتانە کە ئێستا ئەم پرۆگرامی هەمانە خۆی لەو چارچەوەی ئەبینێتەوە. سێکتەرەکانی تر هێنانەکە یەکسانی جەندەریە کە پرۆژەمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین لەو مەجاالەیە خزمەت بکەین گرنگیدانە بکەشە ژینگەییەکان و هەروە پاراستنی مافی ئاژەڵانە بۆ هەرێکێک لەم سێکتەرانە پرۆژەمان هەیە و بەردەوام لە کارکردن. زۆر سپاس سەرکەوتوو بن خاتوش نیارفەیەق بەڕێبەری پرۆژەکانی دامەزراوەی وم سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی.